ئەم لە کاتێکدا ئێمە یادی کیمیابەرانی هەڵەبجە ئەکەینەوە ئەبینین جۆرێک لە لێک تێگەیشتن و چارەسەر لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند ئاسۆیەشی گەشی هەیە ئەوەش بە دەست پێشخەرەکەی حەیدەر عەبادی سەرۆک وەزیران بە کردنەوەی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی و بڕیاردان لەسەر خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا هەروەها دەستپێکردنەوەی کاری هاوبەش و هەماهەنگی لە مەرزە سنووریەکان و چەندین کاروباری تری هاوبەش و هەماهەنگی کە بە هەماهەنگی هەردوو لە بەڕێوە ئەچێ و داواکارین هەر لێرەوە سەرجەم ناکۆچی و گیر و گرفتەکان بە هەماهەنگی و بە هاوبەشی و لێک تێگەیشتن چارەسەر بکرێ بۆ پێی کە ئەمڕۆ پێکاتەکانی عێراق یەکدەست و یەک ڕەنگ وەستاون پێشوازی لە قوربانیدانی گەلی کوردستان ئەکەن خوشک و برایانی بەڕێز سەر لەنوێ دووبارەی ئەکەمەوە کە بەڕێز سەرۆک وەزیران دکتۆر حەیدەر عەبادی سڵاوی تایبەتی بۆتان ناردووە بۆ هەموو ئامادەبوانی ئێرە و بۆ شاری هەڵەبجەی بریندار سڵاوێک کە ببێتە هۆی سارەشکردنی برینەکان و ئارامیان پێ ببەخشێ و دڵنیاشتان دەکەینەوە ئێوەی کەس و کار و قوربانیان و دانیشتوانی هەڵەبجە کە ئایندە هەر بۆ ئێوەیە و ئاوەدانی ڕوو لە شارەکەتان ئەکات و ئاسۆیشی گەشت چاوەڕێی شار و ناوچەکەتان ئەکات و خێر و بەرەکەتی زۆر چاوەڕێتان ئەکات و